كاك رزقار چۆنی؟ شلوني قرباني باش تساوكم والله باش ڕێزت وەزە صافي قرباني باش تساوكم باش کاک ڕزگار بە ڕێزت بەرپرسی دیوای هێزەکانی فریاکەوتنی سلێمانی وەنیا والله قربان كي جنابه من ناوم قادر نادرە عفوا قربان ست ساوكان تا خديجة سپاس دەکەم وانت كا جماعة ولا مسترو عفوا كاك یەک پرسیاری سەرێم هەیە قربان خدمتها کاک ڕزگار چۆن دەکرێت بە زۆرم لێ هەژماری من بە خەڵک پڕ دەکەنەوە نه والله بزورم لنيه كاك خالد ئێمە فەرمانێکمان بۆ هاتووە لە وەزارەتی ناوخۆ لەبەرەوەی نازانم جەناب ئاگاداریانە حکوومەتی عێراقی وەفدێکی نات بۆ لای ئێمە بەڵێ ئەڵێ ئەبێ تەوتین بکرێ طبعا تۆ ئەڵێ ئەبێ تەوتین بکرێت تەوتین بەڵێ ئێوە ئەوە ڕێگا ڕاستەکەیە ئێمەش وەزارەتی ناوخۆ ئێمەش حکوومەتی هەرێم ئاگاداری کردنەوە ئەکرێ هەژماری من ئەمە لەبەرەوەی کارمەند و پۆلیسی حکوومەتی هەرێمین فەرمانەکانی حکوومەتی هەرێم ئێمە جێبەجێ ئەکەین یعنی ئێستا کاک زوومەندانێ کاک قادە تۆ گوێ لە خۆبان عفون بکە بەڵێ نا کاتت ناگرم بەس ئەو پرسیارەیە مادام نا لە خزمەتان قوربان ئێمە فۆرمێکە بڵاوێ کتەوزیەکردن چێ پڕی ئەکاتەوە پڕی کات چێ پڕی ناکاتەوە خۆی دوای تەحملی مەسئولیاتەکە من ناتوانم بیکەم کاک ڕزگارەوەنەوە ئەگ لە هەڕەشە نییە خۆی تحمل نەخێر نا تۆ زین چۆنە ئیشی ئێمە عسکەری نەمە قوربان بن ئێمە هەموو ئیشێک بە ئەمر و بە جێبەجێکردنی فەرمانەکانەکە بەس یەک قەوس قەی ناکە ئێمە لە تۆ گوێ لە بلا بەڕێزم تۆ من حەزەکەم ئێمە لێرە فۆرمێکە ئەینێرین ئەڵین کاکە بۆ مەسلحەتی عام لەبەرەوەی حکوومەت ئەبێ ئێمە هەژماری من یا تەڵتیم بکە تۆ ئەیکەی پڕیکەنەوە پڕی ناکەی تۆ من ئەوەی کە پڕێکات و ئێرم بۆ وەزارەت ئەڵێن ئێمەمانەمان پڕ کردوێتەوە ئیتر دوایی چی ڕوەدا خو من نازانم خو من بەڕاستی غەیبم پێ نییە نازانم دوای ئەمە چییە ئێمە هێشتا پڕمان نەکرد هێشتا ئێمە فۆرمەکانمە بڵاو نەکردو تۆ جەناب تەلەفۆن بۆم نەکەی بەداخەوە وەختێکی خراپە ئەم پەیوەندیانە من حەز ناکەم بچمە ناو شتێکەوە دوو بەیانی ئێستا جەناب خۆت ئەزانی حەملە ئینتیخابی ئەحزابی سیاسی دەست پێ کردەوە ئێمە نامانوێت بەشێک بین لەم شەڕەی ناو ئەم خەڵکە کردوێتی نامانوێت بین بە بەشێک لەو شەڕە ئێمە خەڵکێکی متەسیبی دەوڵەت قەی ناکە بەس خۆ لە دەرەوەی یاسانین یعنی قوربانێمە لە دەروی یاسانین وانە یعنی بە زۆرم لێ بێ قسەیەک لە من وەربگری بۆی بەیانی ببێ بە حەڵایەکی بەس کاک ڕزگار ئەتوو بە خۆ دەڵێی تحملی یاسایی یعنی کارمەندێک ئازادە لۆ خۆی ئیمزا بکە بەڵام بەیانی کرد هەژماری من بە پێ ئەو کارتە مەعاشیانە من ناتوان بۆ برادرە بڵێم من معاشە دەچکە باش ینی بۆ ئازادانە نییە خەڵک بخۆی چاڵ بژێرێ ئێخر ئەوە هەڕەشەکە کاکە ئەوە هەڕەشە بەچی تێگەکەی خۆتە ئەنا ئاخر براکەم ئەمرێ لە وەزارەتی ناوخۆی هەرێم هاتیەوە نیە بەڵێ حەزەکەم بە ڕێز و جوابی جەنابەوە جەناب و کابرایکی ڕۆژنامە نووسی منە خەمم سەر بەڵێ سپاس پێم خۆش نییە تۆ من ڕاکێشی بۆ شتێک ئیشی من نییە قەی ناکە بەس فعلەکە ڕوو دەدا بە قوربان ئێوە غەدر لە خەڵک دەکەن من نازانم لەگە چێ قسە بکەم وەزارەتی ناوخۆ هەر ناگرێت هەمووتان ئەوە بەشەکن لەو غەدرە ئەی چۆن ئەدی خۆ قابلە تو ناگەی بۆ سەرۆکی حکوومەت بڵێ واز لە خەڵک بێنن وەڵە ناهر ناگری ئەگەنا بۆی دەکەین بۆی ناکەین وەزانی ئەزانم ڕێبەر ئەحمەدی شەر ناگرێ بەجددیە من نازانم ئەوە ڕێبەر ئەحمەد سەرۆکی متەسیبی ئەم دەوڵەتی ئێمە متەسیبی ئەم دەوڵەتی دەوڵەت چی فەرمانێ بە ئێمەکەمە جێبەجێەکەی ئەسڵەن زەخت لە ئێمە نەکراوە باشترە یا تەوتین یا ژماری من بێگومان تەوتین باشترە کەس ناتۆ بەلای ئێمە تا ئێستا لێمە پرسێتەوە بەڵام هەژماری من خۆمان چوین داوامان کرد ئێمە چۆن بەشداری بکەینەوە هەژماری خۆمان چوین بەشدار بەس لە ڕووی قانونیەوە کاک ڕزگار دوایین شت نامەیە کاتت بگیر کاک ڕزگار بەس قانونی عێراقی ئەڵێ تەوتین ینی بڕیاری یادگای فیدرالیە کە لە هەمووان گەورەترە ئێمە بەیانی پێمان بوترێت تەوتین شەکەین جەنابی لە ئەوروپاژی
زۆر لە من باشترە و شتان نازانی یعنی من ئەتوانم کارتی دوو شوێنم هەبێ ساوی بانکیم لە دوو شوێن هەبێ کەی کێشەیەوە بەس گرنگ بە زۆرم لێ بەسە خەرک فەرز نەکەن ئەوە گرنگە نەکە سزا بدرێ ئەم موضوع عیبە گەورە پێ ئەمە مەسەلەی کردنەوەی حسابی بانقیە لە بانکێکە من ئارەزوی خۆم ئێستا لە حسابی بانقیە حسابی خۆمەکەەوە بەیانی دەوڵەتی عێراقی فەرزی کرد بەسەر ماوەتی ئەبێت جا هیوادارم کە تەڵتینەکە فەرز کرا بەسەرمانە ئەو کاتە تۆ فەرز کراوە بۆزی دارە عێراقیش بڵێیت ئەمە قانون ڕێگە بە تۆ نایە تەڵتین فەرزکردنی خەڵک حەزەکە ئاژماری من خۆزگە ئەوەشی بوو کردات کاکە ڕزگار براتە قانونی دەوڵەتینەکە فەرزەکرێ بەسەر خەڵکا برام ئەو دەوڵەتیە براکەم ئەوی کە پریڤاتە کاک ڕزگار بە قوربان دەوڵەت جودا لەگە پریڤات یعنی هزار کەس باسی کشتی پریڤات باش نییە بانقی پریڤات ئیفلاسەکە چێ زەریبەکەی لۆ دەداتن بەس دەوڵەت بەرپرسە بەرحاڵ نەمنامەیە کات من بگرین من پەیامەکەم بۆ جەناب زۆر وازە ئێمە داوامان کردووە لە کارمەندانی خوار خۆمان فۆرمێ پاهەنابێ بەشداری ئەەکەی بیکە کێ بەشداری ناکە من تەحملی مەسئولیاتی ناکەم ئەخر ئەو زمانە باش نییە بڵێەوە لە بەردەستانە ئازادن سپر دەکەنەوە من بە تۆ ئەڵێم ئەیکەی بیکە نایکەی من حەقم چییە بەسەر تۆ کەی خۆت ئەخرە تو دەری تۆ ئازادی بەس ناتوانانی برێ خەڵک تحمل دەکەی خۆت تحمل دەکەی ئەوە هەڕەشەیە بە قوربان من پێم وتووە پێمان ڕاگەێنراوە کەی بەشداری پێیا لە تەوتی نایە لە بڵێ ئازادانەیە و تۆ خەڵک ئازادە بەڵام من خۆم ئەیکە بیکە بە قوربان تۆ بۆ خۆت بیکە دژی دیعای حزبەکەت عریزێک بە من بڵێ من بەشداریم نەکردەوە حکوومەتی عێراقی معاشەکەم نایەت حکوومەتی عێراقی لۆ نادا فۆرمێکم بۆ نردووەکو من بکردە کاک ئەوە هەمووی نەوعەک لە زەخت و هەڕەشەیە ئەی چۆن ئەڵێ ئەگە سبەی ئیمزا نەکرا خەڵکە ترسێنن بە قوربان خەڵک دەبێ ئازاد بێت چی هەر بژار کاک ڕزگار پێویست ناکە ئەوە لەگە من وا دەڵێ دەبی لەگە کارمەندێکی فەقیر چ بڵێ هاچ خۆم بازارگەرم کردن نییە من لە ئەوروپای لە بێ ئیش نیم ئەوروپا سعاتی بەدە $2 من دێم خەم لەو میلەتە دەخۆم خۆچینگۆ نیم خۆ بەخش دێم ئەو قسانە لەگە من نەکەی کاک ڕزگار جارشکە خۆش نییە تۆ کابراایکی مستەفیدی ئەمن قوربانی دەرم لە پێش دەرکەی لێم دەدرێ ئەو قسانە لەگە مە مەکەن ئەمەش خوێنمان داوە خۆرە تو نەداوە هەموو کورداوێتی چی هەریەکە ڕستێتەوە بەس ئەتو لە دەسەڵاتی خەڵکەیە لە زیندانە خەڵکەیە معاشی نییە بە قوربان بە قوربانێ بم پێم مەفرۆشە تۆ لە من کورتتر نی لە من دڵسۆزتر نی بم وڵاتەوە وەڵایی ئەگەر بە قوربانە من و تو هەردووکمانەوەکو یەشین ئەتوانی بێ لێرە دابنیشین بەیەکەوە بیسەرمێنین کامان دڵسۆز بەهرحاڵ ئەو بابەتەشکەیە بەس گرنگ و زادە بە خەڵک مەکەن ئەمە بێ ئیش نین دێن لە خەمی میلەت نەبی چیشمانەیە لە ئەوروپا بە من مەڵێ مستەفیدی بەڵێ مستەفیدم لەبەر ئەوەی مەکانەکەم هەیە و بەپێی مەکانەکەی خۆ معاشمە چۆن جەناب لە ئەوروپا معاشی خۆی من ئیش دەکەم ئیش بە عەرەقەی نیچوانی خۆم ئیش دەکەم بە قوربان خۆ خێرم پێ خۆمیان بەکوش بۆ وڵات حکومەتیش من کاک ڕزگار خەزارانی کاچ خۆم هەزارانی وەکو نا لای ئێمە خەڵک خۆی شەید دەکرد داکو بابوشی دەگیرە بەهرحاڵ کاکە و مەوزوع عشقەیە بەهرحاڵ پەیامەکەت گەیشت شانازیان پێوەکەم خۆشم ئامادەم لە پێناوی یعنی ئەو وڵاتە ئامادەم هەموو دەخێ خۆ ئەگەر بێ من باشە بەهرحاڵ چی لێرە بێ ڕەخی لە دەوڵەت بێ کاگەزین شوێنە کا قادری ئێمە متەسیبی ئەم دەوڵەتەی من پێم خۆش نیە تۆ هجوو ئەخرە تو خەڵکی برین نادەکەی بە قوربان ئێوەڵێ بازاری خۆت خۆشکەی بازاری چی من خۆشەکەی ئەمن ئەو نیسەعاتە لە خۆم دەتوانم بچم لە دیار ڕۆژ بم سەیری فلیمێک بکەم ئەمەش هیچی دەوڵەتە معقول نییە تۆ یعنی دەست بەرن ئەگەر من گەندەڵیەکمێ ئەو گەورەترین کێشەیە سەد تەوتینە گەورەترین کێشە حکوومەتی عێراق معاشێک لەوانەی نادە تەوتینە ئەو جەنابەت یەک لەو شوێنانەی کە زەخت دەکەن لەسەر خەڵک کە هەژماری من پڕکاتەوە بەسەری یای لەبەر من زەختم نەکرد ئەگەر ئەو پیاوە پڕی با پڕی نەکات ئەوە بزانە هەڕەشەی دەکەن لێیان بە قوربان کارمەندن لەبەردەستان ئەگەر زەختم لێکوتم بۆ پڕی نەکردێتەوە
ئەو کاگەشە تو باسی چی ئەەکەی بۆ من کا قادر بەڵێ بەرحاڵ باشە براکەم لا بەڕێ دەکەم تەوتین و هەژماری من هەردوو حەقێکی تەواو مەشروعی پێشمەرگەیە ئێمە هەردوو حکومەت شەخ دەکەنەوە جا حەزەکەم تێبگەێنم ئێمە فۆرمێکی هەژماری منمان بڵاو کردوتەوە ئەڵێن کێ ئەیکات ئێمە ئەتوانین هاوکاری بین و بۆی بەرزەکەینەوە وەکو حسابات و ئێمە دامەزایکی عسکەرین ئێمە شوێنێکی مەدەنی نییە بڵێنینەک ئێمە تەوتینشتان پێداون تەوتینشتان پێداون قەوتی نەهاتووە بە حکومەتەکەی بە عێراق بڵێ کاکە نووسینگەی ئەو بانقانەمان لە کوردستان بۆ بکاتەوە بۆ ئەوی خەڵک ڕوو کاتە قەوتیش من لە سلێمانی ئاژیم لە گەربیان ئەژیم بە هیچ شوێک ئەو سێ بانقەی کە دەوڵەتی عێراق ڕێگری کردووە هیچ نووسینگەیەکی نێدەم یعنی ئەو فۆرمەی پرتان کردەوە کاکزگار باەک ئەو فۆرمەی پرتان کردەوە بەس مجەڕەت هەژماری منی ئەوەشت پێ لەو فۆرما یەکەم کرد نووسیا TBI یعنی یەکەم بانک TBI خەڵک دەتوانێت و TBI پرگادۆ کە عیلاقەی بە عینەوەیە ناوی چی ئەوە تەوتینەوەی من ناچم دەستی لێ بکەم نەخێبە بێبەی ئیسلامی و نازان بەچی فەرموو خەڵک با لە ناوی نەگاتیایەتی ئەڵێ بە TBI یەکێکە لەو سێ بانک ئەی ڕاڤیدێن و ڕەشیدی تێدا نییە تیانە نەخێ بە من مەڵێ ئەو بە حکومەت بڵێت ئەمەی بۆ تیان حکومەتی هەرێمە و فۆرمێر نردووە بەرحاڵ پەیامەکەت گەیشت وەڵامەکەت گەیشت سپاس کاکزگار چاوەی کاکە